یادداشتی ناڕەزایەتی دەربڕین لە بەرامبەر لێدوانەکانی فاق زێدان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر هیوامەجی سەرۆکی بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی سەلاحەدین لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێربێن. زۆر سپاس. خێراتی دکتۆر سەرچەوە جارێ باڵەدەستترینیانژی سەرۆکی ئەنجومەنە دادوەریە بەحسا نەدەستوری بوونا دەمەزراندنە هەرێمەکە سەر بە خۆ بکەتن نایتەواتایەک و بە خۆت چش دەستوری نزانیتن؟ پێش هەموو شتێک خودی ئەم لێدوانێکی نادەستوری بووە بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە ئەگەر بێت و سەیری بکەین لە دەستوری عێراقا لە مادەی 116 تا مادەی 121 باس لە پێکهێنانی هەرێمە فدرالیەکان و دەسەڵاتی هەرێمە فدرالیەکان دەکاتن لە یاسای ژمارە 13 ساڵی 2008 کە دەرچووە لە 22 مادەیە هەر لە سەرەتای یاسایەکەوە باز دەکاتی کە ئێمە پشت بە مادەکانی 116 تا 121 دەستور دەبەستین لە هەمان یاسا لە مادەی 22 دووبارە جەخ دەکاتەوە کە ئەمە بابەتێکی دەستوری و بە پێی قانونیش ڕێک خراوە ئەمە لەلایەکی ترەوە خودی فایق زەیدان کاتێکام لێدوانە دەردەکاتن لە دژی ئەو سوێندەیە کە خۆی سوێندەکەی خواردە چونکە لە ئەخیر وشەکانی سوێندەکاتە دەڵێتن ئیلتیزام پابەندە من بە دەستوری عێراق کەواتە ئەگەر بێت و سەیری بکەین لێدوانەکە نەک ئەوەی کە دیوەکی یاسایی نیە و دوورە لە دەستور ئەسڵەن غەرقێکی دەستوری فایق زەیدان ئەنجامیدا چونکە ئەو سەرۆکی باڵاترین با بڵێ مؤسسەی قانونیە لە عێراقا کەواتە شارەزای قانونە ئاگای لە کاروبار و دەستوری هەیە بەڵام کاتێک کە لێدوانێکی وەها دەداتن ئەمە جێگای هەڵوەستەکردنە. بەڵام دکتۆر هەر پرسی بە هەرێمکردن یان دروستکردنی هەرێمێکی دیکە لە عێراقدا چه گرفتێکێ لە کاتێکدا چەندین دەوڵەت لە دنیا هەن کە ویلایەتن هەرێمن لە باشترین دۆخی سیاسی و ئەمنی و ئابووریشدان سەیری بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێمە لە ناوچەیەکا دەژین کە پڕە لە کێشەی ئەتنیکی پڕە لە کێشەی زمانەوانی پڕە لە کێشەی نەتوەی کەواتە دامەزراندنی سیستەمی فدراڵی ئەتوانێت حەلی ئەم مەشاکلانە بکاتن باشترین نمونەش بۆمە ئیماراتی یەکگرتووی عەرەبیە ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر بێت و سەیری باکگراوندی ئەم لێدوانە بکەین زۆر گرنگە لە سەردەمی دەسەڵاتدارەتی نوری مالکی لە خولی دووەمدا ئەگەر لە بیرمان بێت پێش سەرهەڵدانی داعش عەرەبی سونە مزارەیەکیان ئەنجامدا لە بەهۆی کەمی خزمەتگوزاریەکان لە ناوچە سونە نشینەکان ئەو کاتێک دروشمێکیان سەر هەڵدا لە گوتیان ئیما ئیقلیم ئەو تەقسیم ئەمە دروشمێکی زۆر گرنگ بوو ئەو کاتە. ئێستا مەترسیەک هەیە کە حەشدی شەعبی با بەسەراحەت بڵێن هاوپەیمان چوارچەوەی هاوپەیمانی خەریکی گۆڕینی دیموگرافیای دانیشتوانی ناوچە سونە نشینەکانن ئەمە خەتەرێک لەوێەوە حەست پێ دەکەن سونەش هەست ئەکاتن کە تەحمیش کراوە بۆ وام باشترین چارەسەری لە عێراقێکی باڵادەستی شیعە عێراقێکی کۆنتڕۆڵ کراو لە لای ئێرانەوە پێکهێنانی هەرێمێکی ترە کەواتە پێکهێنانی هەرێمەکان لە عێراقا کێشەکان چارەسەر دەکاتن نەک کێشەکان ئاڵۆزەکە ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر سەیری دەستوری عێراق بکەین ئەڵێتن پابەندبوون بەم دەستورە ڕەمز سیمبڵی مانەوەی یەک پارچەی خاکی عێراق ئەمە لەلایەک فایق زەیدان قسەیەک ئەکاتن ئەڵێتن هەرێمی کوردستان خصوصیەتێکی تایبەتی خۆی هەبووە لەلایەکەوە ڕاز دەکات بەڵام نەک بە مەفهومی ئەو هەرێمی کوردستان هەر لە دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە تا ئێستا خصوصیەتی تایبەتی خۆی هەبووە هەرێمی کوردستان بەرهەمی خێنی شەهیدانە بەرهەمی خەباتی گەلی کوردستانە بەرهەمی قانونێکی دەستوریە بەرهەمی پاڵپشتی نێودەوڵەتیە دەبێ ئەمانە هەمووی ڕەچاو بکەین بۆیە گرینگە بزانین کە ئایا ئەم منتەڵقەی کە فایق زەیدان قسەی لەسەر دەکات چی دێتن دەبێ بزانین پارێزگا سونە نشینەکان ئەگەر بێت و سەیری بکەن شیعە کۆنتڕۆڵێکی تەواوی بەسەر پارێزگای مووسڵ کردووە بەسەر پارێزگای ئەمبار کردووە بە تایبەتی پارێزگای دیالە ئێستا لە دیالە ئەگەر بێت و بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێتن حیلالی شیعە تەکمیل دەبێتن. باشە دکتۆر ئاخفتنên serokê Encûmenê Balay Dadweriya Iraqê hevde min digel biryarên yek li dijiyekên Dadgeha Federal li dijî qewara û xelkê Herêma Kurdistanê li paş wê mirov dikare çi têbgehî çi peyamek yan planek heye gelo dema behsê bi taybetî hemwara destûrê diketin ew birge û madeyên taybet bi parêzgehan صحکێ حتا دەستور تێتە هەموارکردن پابەندبوون پێ دەستورە ئەرکەکی نیشتمانیە ئەوە خاڵەیەکە خاڵە دوێ ئەوانە دوێت بێژن حەڕەشەیە سەهرێما کوردستانی هەی تفێن ئەف قەوارەیەک و هەیە هەرێما کوردستانی قەوارە فدرالیەکە نامێنیتە بەسەبەت دەسەڵاتی وانادانیە بۆی چونکە وەکو من ئاماژە پێکەمە پاڵپشتەیەەکە نێودەوڵەتیە هەی باشە مە دەستوری هەی
ما ام دشن بسه محافظه و تو دستور بکن بس اف تداخل کردن که کاروبار دسالات شرعیه حکومت هرم کردستان واتر تبین مؤسسات شرعیه هرم کردستان کلان دنگر هرم کردستان هاتی دامرزاندن هاتی حل بجاردن هدی لاواز بکن پارلمان هرم کردستان هلوشاندی صباحی 12 من جاره کانوزان کاد بریاری در کن آن لسر انجام دانه حل بجاردن هرم کردستان واتر گواشکا دیپلماسی گواشکا آبوری و گواشکا سربازی تودان نسا هرم کردستان کو بشن وان مؤسسات ناف هرم کردستان دا تضعیف کن بس هر وقت ما آماجه پیدای ما پالپشته کنیم دولتی های بری 2 هفته و گاوی جنین پلاس خار لانجمن آسایش نیو دولتی دا بحثی 3 کش سرکی لعراق کرن تایبت یا هرم کردستان یک حل بجاردن بو كنا راسو خوش آماجه پیدا قضاء عراق هل بجاردن هرم کردستان پاش خستی 2 پرسه بودجه بو که آماجه پیدا پرسه که تکنیکیه و تویا چارەسەریە کە بەردەوام هەبێت سستینەبڵ دوێ چارەسەریە کە بەردەوام بێت 3 هێرش بوون بۆ سەر هەولێرە پایتەخت کە ئەویش دانا سەر زعفا سیادە عێراقی کەواتە هەموو لومە جنین بلاسقارتش بناڕاستە و خوددانانە سەر حکوومەتە بەغدا ئەو مؤسسات لە بەغدا هەین بەڵ دکتۆر ئەگەر بیتەوە سەر پرسی دەستور و دروستبوونی هەرێمی کوردستانیش دەستوری ئێستای عێراق زۆر لە دوای دروستبوونی هەرێمی کوردستان هاتوۆتە ئایا و کارەوە و پەسەند کراوە يعني اگر بپی دستور بڵین لە پێش دەستور هاتووە ئەگەر بینە سەر پرسی خودی دەستوریش بەپی دەستورداری پێدا نراوە ئیتر ئەم لێدوانانە هیچ گۆڕێ یەک شت هەیە کاک کۆمار ئێمە مێژوێک و دوورە درێژمانە ئاماژەمان پێدا هەروەکو جەنابش ئاماژەت پێدا لە پێش دەستورە ئەم هەرێمە هەبووە لە خودی دەستوری شعڵێتن هەرێمەک هەیە هەموو یاساکانی بەرکارن و معتەرفن ئەمە لە لایەکی ترەوە کاتێک کە فایق زەیدان ئەم لێدوانە دەردەکاتن ئەبێ سەیری فاکتەرەکانی لە پشت ئەم لێدوانە بکەین یەکێک لە فاکتەرەکان هۆکاری شخصی فایق زەیدان لە پێگەی خۆی دەترسێتن وەکو سەرۆکی پارلەمان لەلایەن جەماعەتی چوارچێوەی هەمانگێ و دەربکرێتن بۆیە هێدی خۆی لە چوارچێوەی هەمانگێ و لە هەژدی شعبی نێزیک دەکاتن ئەمە یەک دوو دەیهەوێتن کێشایەک بخڵقێنێتن لە ناو پێکاتەکانی عێراقا ئەو مەترسێکی هەیە لە ڕاستیدا لەسەر هەرێمی کوردستان مەترسینە چونکە وەکو باسمان کرد ئێمە قوارەیەکی دەستوریمانەیە بەهێزی عسکەریشمان هەیە ئەگەر بگاتە ئەو ئاستا خودی لێدوانەکە پەیامێکی ناڕاستە و خۆ بۆ سنە باشە کە ئێمە نایڵین ئێوە هەرێمێکی فدرالی لە چوارچەوەی عێراقدا دروست بکەن واتە نەوعاً ما ناوەندگەرایی هێدی خەریکە لە عێراقا سەر هەڵبداتن بەڵام هەر جۆرە سەر هەڵدانەیە ناوەندگەرایی لە عێراقا مێژووی 100 ساڵەی عێراق تا ڕوخانی ڕژێمی بەعس ئەوەی سەلماندووە کە ناوەندگەرای کێشە دروست دەکات پرسیارێکی ترە ئێمە بۆ ڕفراندوممان کرد فایق زەیدان دەڵێتن ئەمە ڕژێمی عێراق بە حەڵەکانی ڕژێمی پێشووی عێراق ڕژێمی سەدا حوسێن وای کرد کە هەرێمێکی فدرالی ئەقلیمی کوردستان هەبێتن ئەمە بۆ ڕفراندوممان کرد خۆ لە 2003ەوە تا 2007 وەکو جەناب سەرۆک فەرمووینە شەراکەت مابوونە تەوافق مابوو بۆیە ئێمە چوینە گشت پرسی لە هەرێمی کوردستانە گەلک سپاس بوو تا دکتۆر هیوا مەجید سەرۆکی بەشی پەیوەندی ناودەوڵەتی لە زانکۆ ساڵحەدیم خێراتی سەرچەوە سپاس دکتۆر بەخێر